زۆر خۆشە کاتێک پۆلی 12 ئامادەی تەواو دەکەی بەڵام دوو کەس چەند کەسێکی ئەزموندارت لە دەوروبەرە پێت دەڵێن حەزت بە چیە دەتێ بڕۆیت زانکۆیەک ڕێنمایی باشت دەکەن ینی لەو خەیاڵ و وەهمەدەیە دەرەوە کە لە قۆناخی ناوەندی یان لە قۆناخی ئامادەی تێیدا ڕەنگە تۆ وەکو ئەو کەسانە نەبی کە چەند ساڵێکە خوێندنیان تەواو کردو ئەوان ئەزمونیان زۆر باشتر و زیاترە و دەزانن کامە زانکۆ و کامە شوێن ڕەنگە بۆ تۆ باشتر بێت جا ساڵانێکە لە ڕێی زانکۆلاینەوە کەسانی شارەزا هەن یارمەتی ئەو قوتابیانە دەن کە پۆلی 12یان تەواو کردووە بە سەلامەت و باڵێن ئەو نمرەیە کە هەیەە ڕەنگە نمرەیەکی زۆر بەرزی هەبێت لی نەزانێت لە خۆی خەسارکات یان با بڵێن بە پێچەوانەوە حەزی لە شوێنێکە بەڵام نازانێت کۆ هەڵ ببژێرێت لەگەڵ حەز و خولیاکەی ئەگونجێ یاخود نەجا بە ئامانجی گرنگیدانی زیاتر بە خوێنکاران و ئاسانکاری بۆ هەڵبژاردننی بەشێکی گونجاو لە زانکۆ پەیمانگاکان لە کارگەی کولتوری سلێمانی پێشنگایەکی ساڵانەی نێکست ستێپ بەڕێوە دەچێت ئەمە زۆر یارمەتی دەرەوێت بۆ کەسانی کە دەیانەوێت فۆرمی زانکۆلاین بکەن. بەڵێ پێشنگاکە بۆ خستنە ڕووی بەشەکانی زانکۆیە بۆ دەرچوانی پۆلی 12 ئامادەی هاوکات فۆرمی زانکۆلاینیش بێ بەرامبەر بۆ خوێندکارەکان پڕ دەکرێتەوە ئەمە بابەتێکی گرنگە بۆ ئێستا چونکە زۆری نەماوە قوتابیان دەبێت دەست بە کارەکانیان بکەن و بۆ زانکۆ بۆ بەشە جیاوازەکان فۆرم پێشکەش بکەن بیانەوێ بۆ ساڵی داهاتوو لە زانکۆیەک شوێنی خۆیان بکەنەوە ئەمە دەکەینە بابەتێکی سەرەکی لە تەوەری ئەمڕۆی بیانی 24 چەند میوانێکمان لەگەڵ دەبێت بەڕێز ئامانج عەلی بەڕێبەری نێکستێپ لە کارگەی کولتوری سلێمانی لەگەڵمانە بۆی قسە و باس لەسەر ئەم بابەتە و ئەم کارەی ئەوان بکەین. بەیانیتان باش کاگامانج هیوادارم کە ڕۆژێکی باشتان دەست پێ کرد بێت ئێوە بێ لە هەموو کەسێ ئەم ڕۆژانە وزەتان زۆر زیاتر بێ بۆی کە بتوانن لە کارگەی کولتوری سلێمانی ئەو خولێکە بەڕێوەی ئەبەن خولێکی زۆر باش بێت چونکە قوتابیان تر چاویان لە دەستی ئەو کەسانەیە کە زانکۆلاینیان بۆ یاخود فۆرمی زانکۆلاینیان بۆ پڕەکەنەوە بابزانی کە ئامانجی نێکست ستێپ چییە لەمڕۆوە. بەیانیتان باش زۆر سپاس بۆ ئەوەی کە توانیمان ئەم چاپێکەوتنە دروستکەین لەگەڵ جەنابتانە و ئێوەش بە دەنگەواتنتان لەسەر پرۆژەکە. ئامانجی نێکستێپ ئەوەیە کە ئێمە بتوانین زۆرترین دەرفەت و هاوکاری بۆ قوتابیان و خوێندکاران دروست بکەین لە هەرێمی کوردستان لەبەرەوەی کە ئێمە ئەم هەلەمان بە باش زانی کە بتوانین کە ئەو هاوکاری جدی کە بەڕاستی قوتابی خوێندکاران پێویستیان پێیان لە هەرێمی کوردستان لەبەرەوەی کە ئێمەمان زانی لە ماوەکانی ڕابردووە ئەم بۆشایی هەبوو بەڵام بە شێوازێکی توانم بڵێم باش و بە شێوازێکی چۆنڵی پرۆفشنەڵ چاکسازی بۆ نەکرابوو یان کاری لەسەر نەکرابوو بەڵام ئێمە ئاستاین کە بە پرۆگرامێکی باش و بە پلانێکی باش توانیمان نێکستێپ بخینە بەردەم قوتابیان و هەروە توانیمان لەگەڵ ئەوە شاکایەمە پێشنگای دروستکەین چەندین پەیمانگا و زانکۆ بێنی ناو پێشنگاکەەوە بۆی کە بتوانن بۆ قوتابیان و خوێندکاران ئاسانکاری بکەن و بێنە بەردەستیان. باشە کاگامانج ئێوە چۆن دەتوانن یارمەتی قوتابیەکان بدەن بۆی بتوانن بەشێکی گونجاو و باش هەڵبژێن تا ئەم بەشە لەگەڵ حەز و خولیا و لەگەڵ ئامانجی ئەوان یەک بگرێتەوە قوتابی ڕەنگە تەمەنی 17 ساڵە ئەزمموی زانکۆی نەکردووە ڕەنگە هەندێک لە قوتابیەکان خۆی کوڕی گەورەی ماڵ بێ هیچ کەسێک لە پێشەویش یان لە خانەوادەکەی خۆی نەیبینی بێکە دەرچووی زانکۆ بێ بۆ ئەوەی هەندێک ڕاوێژی پێ بکات ئێوە چۆن ڕێیەکی دروستیان پێپشان دەدەن. نێکستێپ خۆی هەر یەکێک بوو لەو هۆکارانی بڵێن ئەم جەنابە کە باسی کرد ئەم پرسیارە هۆکارەکان ئەوەن کە ئەم گەنجانە کە لە پۆلی 12 دەرەچن پێویستیان بە ڕێنمایەکی تاو هەیە لەسەرەوەی کە ئەو بەشەی کە خۆیان خوازیارین
هەڵیبژێرن بۆ ئێمە چیمان کرد هەستاین لەگەڵ هەموو زانکۆ پەیمانگاکانە کە قسەمان کرد زۆر بە وردی باسی ئەم بابەتەمان کرد کە بەشداری بکەن لە نێکستێپا و ئۆفەر و پرۆگرامی ئەکادمی خۆیان زۆر بە وردی لەگەڵ قوتابیان و خوێندکارانە باز بکەن خۆشبەختانە لە ماوەی ئەم دوو ڕۆژی ڕابردووە کە ئەمڕۆ سێم ڕۆژێتی بەڕاستی زۆر بە وردی زۆر بە باشی توانیانە قوتابیان و خوێندکاران سوود لە نوێنەرایەتی ئەو پەیمانگا و زانکۆیانە وەربگرن کە لە ناو نێکستێپا بەشداریان کردووە لەگەڵەوەش ئێمە چیمان کردووە ئێمە چەندین پەیمانگای پیشەیمانێ ناوە بۆ ناو نێکستێپ کە هاوکاری ئەو قوتابیانە بکەن کە یەنە ناو نێکستێپەوە لەبەرەوەی کە کێشەیەکی زۆر گەورەیە کاتێک کە قوتابیەک یان خوێندکارێک دەرەچێت لە پۆلی 12 بەرچاوڕوو نییە کە چیەکە بۆیە ئێمە چیمان کردووە هەستاوین چەندین دامەزراوی ترمانی ناوەکە هاوکاریان بکە و ڕێنماییان بکە بە پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین و ئەگەر لە کاتی توان بڵێم لە دوانی ڕوانیان لە کاتیشی درەنگترا گەر جەنابتان بیبینن بە بەردەوامی بوثەکان یان بۆ نمونە نوێنەری پەیمانگا و زانکۆکان بە بەردەوامی قوتابیان و خوێندکاران لە بەردەستیانەیە کە ڕێنماییانەکەن کە چۆن هاوکاریان بکەن و بەشی ئەو بە شاڵ بژێرن کە خۆیان ئەیانەوێت زۆر چاکە کاگامانج جەنابەت ئاماژەت بۆ کرد کە ئەمڕۆ سێهەم ڕۆژ و چەند ڕۆژی دیکە بەردەوامە بێتوە چەند بەشداربوو هەیە و پلانتانەیە هەموو ساڵێک ئەم جۆرە پێشەنگای ئەنجام بدەن بیکەن بە پێشەنگایەکی ساڵانە بەڵێ ئەمڕۆ سێم ڕۆژی پێشەنگاکەیە و بڕیارەکە بڵێن ئێمە درێژی بکەینەوە تاکو سعات دەی شەوی ئەمڕۆ لە بەروی کە داخوازێکی زۆر هەیە و خەڵکانێکی زۆر هەیە کە دوو ڕۆژی ڕابردوو نەیانتوانێەوە سەردام بکەن بۆیە ئێمە هەوڵەین کە کاتەکە درێژ بکەینەوە بۆی کە زۆرترین خەڵک بەشدار بێ لە ناو نێکستێپا لەگەڵەوەش ئێمە ئەمە یەکەم ساڵێتی و ئەگەر سەری بڵین تایتڵی نیشانی پێشەنگاکەکەن یەکەمین پێشەنگایە کە ئاماژەمان پیاوە بێگومان ئێمە ساڵانی داهاتوو لە هەوڵین لە کاتێکی زووترە و دەست پێ بکەین بۆ ئەوەی کە بتوانین زۆرترین پەیمانگا و زانکۆی و کۆمپانیا و شوێنەکانی کە پێداویستی دابینەکەن بۆ قوتابیان ئێمە بتوانین کە بیانێنین بۆ ئێرە پلانمان هەیە بڵێ کە هەموو ساڵێک بەردەوام بین. بەڵێ کاگامانج هەماهەنگیتان لەگەڵ زانکۆ حکومی و لەگەڵ زانکۆ تایبەتەکان هەیە و ئەگەر هەتانە هەماهەنجەکە چۆنە ئایا هیچ ئۆفراتێک هەیە لە زانکۆ تایبەتەکان و پەیمانگە تایبەتەکان بۆ قوتابیانێک کە لە ڕێگەی ئێوە فۆرمەکان پڕ دەکەنەوە؟ بەڵێ بێگومان ئێمە کاتێککە قسەمان لەگەڵاکردن بۆی کە بەشداری بکەن لە پێشەنگای نێکستێپا گفتوگۆیەکی زۆرمان کرد لەوەی کە ئەوان بتوانن کە باشترین و زۆرترین ئۆفەر پێشکەشی قوتابیان و خوێندکاران بکەن لەبەرەوەی کە ئەمە تاکە ڕێگە بوو کە ئێمە بتوانین لە شوێنێکی ئاوایە کە هەموو زانکۆ پەیمانگاکان بەیەک و کۆ ببنەوە و بە یەک جاریش ئەو قوتابی خوێندکارانەی کە پێویستەکە بێن بۆ ئێرە لێرە ئەو نوێنەرانە ببین لەبەرەوەی ئێمە کاتێکە قسەمان لەگەڵاکردن جەختمان لەوە کردەوە هەر ئۆفەرێکی باشیان هەبێت و یان منحەی باش ئێستا لە زۆربەی زانکۆکانە ئەتوانم بڵێم کە زۆرینیان منحەی خوێندنیان هەیە بۆ قوتابیان و خوێندکاران لەبەرەوەی کە ئەگەر ئەمە باشترین هەلبوو بۆی کە باشترین دەرفەت بووی کە بتوانن کە ئەم ئۆفەر و ئەم منحانە پێشکەشی قوتابیان و خوێندکاران بکەن لەم کاتەیە بەڵێ هەیەە و زۆریشن و زۆرترین ئەو تەلەبانەی کە هاتوون بۆ ئێرە زۆر دڵخۆشیش بوون تقریبان تاکوی ئێستا لە ماوەی ئەم دوو ڕۆژە ئێمە پێشوازیمان کردووە لە زیاتر لە 2000 قوتابیان و خوێندکاران لێرە و لەگەڵەوەش زۆر دڵخۆشین بە بابەتێکی ترکە لەگەڵ ئەوەیە کە دایکان و باوکانی ئەو کەسانە ئەو قوتابیانە ئەتوانن لەگەڵیانە بێن و ڕاستە و خۆ لەگەڵ نوێنەرانی پەیمانگا و زانکۆکان قساکەن کە ئەمە ئاسانکاریی زۆر باشە من حەزەکەم ئاماژە بۆ بم دروستبوونی پێشەنگای نێکستێپ پڕکردنەوەی بۆشایەکی گەورەیە لە کەرتی پەروەردەیە بۆ ئەو
قوتابی و ئەو خێزانانە لەبەرەوەی کە لە ڕابردوودا ئەتوانم بڵێم ئەو هۆشیاریە زۆرە نییە لەلایەن دایکان و باوکانەوە کە ئەوان ڕاڕایەکی زۆریان هەیە و زۆرینەی کاتیش ئەتوانم بڵێم دایکان و باوکان ئەو ڕاڕایە زیاترەکەن لەسەر مناڵەکانیان. جا لێرە ئەم شتە زۆر خۆشەکە ئێمە لە ماوەی ئەم دوو ڕۆژەی ڕابردووە کە هەستمان پێکردووە کە ئەوەیە کە ڕاستە و خۆ کە دانیشن دایکان و باوکان زیاتر لە شوێنێک لێک زیاتر لە پەیمانگا و زانکۆیەک لێک شوێنە ئەبین و قسان لەگەڵاکەن ئەمە کاتێک کە ئەچنە دەرەوە یعنی ئەتوانم بڵێم بە نسبەیەکی زۆر بە ڕێژەیەکی زۆر بڕیاری خۆیان ناوە کە دایک و باوکەکان کە ڕەئیان چی بێ لەگەڵ مناڵەکانیانە و لەگەڵەوەشا ئێمە چیمان کردووە لەمڕۆ هەر لە ڕۆژانی بڵین پێشەنگاکە ئێمە چەندین سیمینار و پەناڵی زانیاری بەخشمان هەیە کە لە کاتی پێشەنگاکەیە بۆ ئەوەی کە هەموو ئەو کەسانی کە بەشداریەکەم بە دایکان و باوکان و بە مناڵەکانیشیانەوە دانیشن گوێ لە سیمینار و پەناڵەکانەگرن ئەمە چی ئەکا ئەمە زانیاری و ڕوونکردنەوەی زیاتر بە دایکان و باوکان چکە ئێمە بەلامانەوە زۆر کە ئەو هۆشیاری زیاتر دروستکەین لەگەڵ دایکان و ئایندا بە شێوازێکی فراوانتر کار لەسەر بکەن بەڕێز ئامانج عەلی بەڕێوەبەری نێکستێپ لە کارگەی کللتوری سلێمانی و لەگەڵ مامۆی زۆر سوپاس بۆ تۆ کاگ ئامانج هیوادار بن کاتی زیاترمان پێ بدا بە چونکە بابەتەکەت بابەتێکی گرنگ و خزمەت گوزاریە هیواداری لە داهاتوو زیاتر گرنگی بەکارەکەت بدرێت. سپاس دەکەین.